لە ڕێگەی گەڕانەوەیان لە دوای بەجێگەاندنی فەڕیزەی حاج دوو خێزانی کوردی دانیشتووی سلێمانی لە ڕۆمادی تووشی ڕووداوی هاتشۆ بوون و چواریان گیانیان لەدەستدا. لە ئۆتۆمبیلەکەدا 5 کەس هەبوون: حاجی مستەفا و نەعیمەی هاوسەری، حاجی جاسم و تەنیا کامیل و شیرینی هاوسەری. لەم ڕووداوەدا تەنیا شیرین ڕەزا هاوسەری دووەمی حاجی جاسم ڕزگاری بووە، ئەویش دۆخی تەندروستی ناجێگیرە. 5 نەفەرن: کاک مستەفا خۆی و هاوسەری، کاک جاسم برایەکی بەڕێزە خۆی و دوو هاوسەری. تەنها یەک هاوسەری بەپێی ئەو هەواڵی کە پێمان گەشتووە یەک هاوسەری مامۆستا جاسم دەرچووە. ئێستا دۆخی تەندروستی چۆنە وەکو زانیاریتان هەبێت؟ هیچ زانیارێکی دەقیقمانیان لەسەری. کاک جاسم با بڵێن ئیشوکاری چی بووە لێرە؟ خاوەن ماڵ و منداڵ؟ جاسم بەڵێ خاوەنی ماڵ و منداڵە ماڵی لە کەنە سوورێ، دوکانی هەیە پێشەنگای جبسم بۆ دۆمانە هەیە. با بڵێن هەر بە ئۆتۆمبیلی خۆیان ڕۆشتون بۆ ئەوێ و ئۆتۆمبیلی کاک مستەفا ڕۆیشتونە سارەکە وەنەوشەیە. تا ئێستا دیار نییە ڕووداوەکە چۆن ڕوویداوە، بەڵام دەوترێت ئۆتۆمبیلەکەیان وەرگەڕاوە. حاجی جاسم و حاجی مستەفا هاوڕێی نزیکی یەکن، هەر بە یەکیشەوە بڕیاری ڕۆیشتن بۆ فەریزەی حەجیاندا، بەڵام گەڕانەوەیان نەبوو. وەرگەڕاون بۆ وەرگەڕانە. واللهی تەرەوە ئەڵڵاو عالمە ناتوانین ئاگاداری ئەو مەسەلەیەبی لەبەروی لە فەیسبووکدایان بەزان بوو ئێمە ڕسمی سیارەکەمان بینی بە وەرگەڕاوی دەعام نەبوو. 4 کەس لەم 5 کەسە کۆچی دواییان کردووە، تەنها خێزانێکی کاک حاجی جاسم ماوەتەوە، ئێستا برینارە لە خەسخانەی ڕۆمادیەیە. مەڵبەندی سلێمانی کۆمەڵی دادگەری سەرپەرشتەی گەڕانەوە و بە خاکسپاردن و پرسەی حاجی جاسم دەکات و هەموو ئامادەکاریەکیان بۆ بە خاکسپاردنی کۆچکردووان کردووە. مردن حەقا، بەڵام بە حەقت بتوێنێتەوە ئێش و ئازاری خۆی هەیە. مامۆستا جاسمیش بەڕاستی یەکێ بۆ لەو کەسایەتیانی کە لەم شارەیە دەرس و دەور و محاضەڕاتی هەبووە، توانیوێتی جێگا دەستی دیار بێ و هەتا ئەو دەقەیە کە توانیوێتی خزمەتی حتا لە حاجیان ئاگامان لێ بۆ لەو ئوتێلی کەتیایە بۆ دەرس و دەور و محاضەڕات و وەعظ و ئیرشادی تەواوی خۆی داوە کە هەموو توانیویت هەموو توانایەکی خزمەت کە بتوانێت خزمەتیکەم دینەکە. ئێستاش مصیبەتێ بەڕاستی پێمان ناخۆش، پێی ناڕەحەتین. ئێمە وەکو مەڵبەند و وەکو ئەنجومەنەی کە لێرەوە خەریکی سەرپەرشتیکردنی هەڵدانانی خەیمە و لەگەڵ خزم و کەسوکاریان و خزمەتکردنی ئەو خەڵکی کە دێن بدەمی ئەم مصیبەتەوە، چونکە مصیبەتەکە قورسە، ناڕەحەتە بەڕاستی. و تەرمەکان دوای ئەوەی نوێژیان لەسەر دەکرێت بڕیارە بە بەشداری خزمان و کەسوکار و هاوڕێیانیان لە هەردوو گۆڕستانی ئابلاغ و کەڵەکن لە سلێمانی بەخاک بسپێردرێن. ڕامیار عوسمان، کەناڵی پێیام، سلێمانی.